دەست بەکاربوونی جۆ بایدن وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو گۆڕانکاریانەی لە سیاسەتی دەرەکی وڵاتەکەدا بەدی هاتوون دەکرێت وەک یەکێک لە ڕووداوە کاریگەرەکانی ساڵی 2021 تەماشا بکرێت. دوای سەرکەوتنی بایدن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا سەرەتا ترەمپ بە بیانووی ساختەکاری ئەنجامی هەڵبژاردنەکانی قبوڵ نەکرد، بەڵام سەرنجام دوای 2 هەفتە لە 21 کانونی دووەمدا بایدن سوێندی یاسایی خوارد و وەک سەرۆکی نوێ لەگەڵ خێزانەکەی چوونە نێو کۆشکی سپی. بەم جۆرە بایدن بووە 47مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە ئەمریکا گۆڕینی سەرۆکی وڵات ڕەهەندی گەورەی ئابووری و سیاسی بەجێ دەیەڵێت. جۆ بایدن لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دووپاتی کردەوە کە دەیەوێت گۆڕانکاری ڕیشەیی لە سیاسەت و دیبلۆماسیەتی ئەمریکادا بکات، جیاواز لە سیاسەتی دۆناڵد ترەمپ لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا. بەڵام پاش نزیکەی 1 ساڵ لە دەست بەکاربوونی دەردەکەوێت بایدن و ترەمپ لە هەندێک بابەتدا هاوڕان وەک گرنگیدانی یەکەم بە چین لە ڕووی دیبلۆماسیەوە بە جۆرێک هەموو ئەوڵێکی واشنتۆن بووە بە لەمپەر دروستکردن لە بەردەم پەلاویشتنی چین و سنووردانان بۆ گەشەی خێرای ئابووری ئەو وڵاتە. بە بڕای چاودێرانەوەی جیاوازی گەورەی بایدنە لەگەڵ ئیدارەی پێشخۆی بابەتی رووسایە. ئیدارەی ئێستای ئەمریکا لەگەڵ مۆسکۆ گەڕاوەتەوە بۆ دۆخی 45 ساڵ لەمەوبەر و کەوتنە ناو جەنگی سارد لەگەڵ مۆسکۆ. بەڕواڵەت ناکۆکیەکان لەگەڵ رووسیا پەیوەندیان بە چالاکیە سەربازیەکانی ئەو وڵاتە لە سنووری ئۆکرانیا و هەوڵدان بۆ داگیرکردنی ئەو وڵاتە هەیە. بەتایبەت لە ئێستادا دۆخێکی ناجیێگیر بۆی فراوانخوازیەکانی ئەمریکا و ناتۆ بەرەو دەریای ڕەش و ئۆکرانیا و ئیستۆنیایا و سنووری رووسیا لە ئارادایە. لە بەرامبەرم پەلاویشتنەی ناتۆ و ئەمریکا مۆسکۆ هەوڵ دەدات بە دروستکردنی ڕەشە لەسەر ئۆکرانیا و ئەوروپا ئەمریکا و هاوپەیمانەکانی پەلکێشی سەرمێزی گفتوگۆ بکات. هەر لە ساڵی 2021 قورستترین ڕووداوێک کە ڕووبەڕووی ئیدارەی بایدن بووەوە کشانەوە بوو لە ئەفغانستان کە ئەم ڕووداوە نیگەرانی لای هاوپەیمانەکانی واشنتۆن دروست کرد. گەرچی بڕیاری کشانەوە لە ئیدارەی ترەمپ درابوو، بەڵام بێپلانی و پەلەکردنەکەی زۆر لەسەر ئیدارەی بایدن کەوت. لە پرسی ئەفغانستاندا ئیدارەی بایدن درێژەی بە هەمان سیاسەتەکانی ترەمپدا بۆ پێی ئێستا ئەمریکا سەرقاڵی ململانەیە لەگەڵ رووسیا و چین نایەوێت بەرەی دیکەی ململانیە بۆ خۆی دروست بکات. لەبارەی دۆسیەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازی گەورە لە نێوان سیاسەتی دەرەوەی هەریەکە لە بایدن و ترەمپ هەیە. لەو چوارچێوەیەدا و سەبارەت بە دۆسیەی ئەتۆمی ئێران ترەمپ لە 2018 بڕیاریدا لە ڕێککەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران بکشێتەوە. ئەو هەنگاوەش بێزاری لای وڵاتانی ئەوپەیمانی لە ئەوروپایە نایە ئاراوە، بە تایبەتی کە پێشتر بە ئەوپەیمانی لەگەڵ ئەوروپا پێکاتنەکە واژۆ کرابوو. ئێستاش بایدن هەوڵ دەدات ڕێککەوتنەکە زیندوو بکاتەوە. تەنانەت قەوارەی ئیسرائیلیش پێی وایە کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنامەی ئەتۆمی زیانی زیاتر بووە و بووەتە هۆی ئەوەی تاران زیاتر لە بەدەستهێنانی چەکی ناوکی نزیک ببێتەوە. کۆتا دۆسەی گرنگ بۆ سیاسەتی دەرەکی ئەمریکا لە ساڵی 2021دا بابەتی تورکیا و سووریا بوو. لەم دۆسیەیەدا ئەوەی تێبینی دەکرێت گوتاری توندی بایدن لە بەرامبەر ئەنقەرە گۆڕانی بەسەردا هاتووە. بە جۆرێک دۆخەکە گۆڕاوە کە بەشێک لە میدیاکانی ئەمریکا پێشبینی دەکەن ڕۆژێک بێت بۆ ڕەچاوکردنی تورکیا و بەدەستهێنانی ڕەزامەندیە وڵاتە ئیدارەی بایدن پشت لە هاوپەیمانە کوردەکانی لە سووریا بکات تاوەکو ئەنقەرە وەک هاوپەیمانێک بێڵێتەوە بەرەوەی لە بەرەی دژە واشنتۆنی رووسیا و چین نزیک ببێتەوە.